لەلایەن ژمارەیەک ڕێکخراو و چالاکوانی بواری جینۆساید کەمپینێک ڕاگەیەنراوە بۆ پەسەندکردنی پرۆژە یاسایەک دژیە و کەسانی بەشان و باڵی سەدام و ڕژێمەکەیدا هەڵدەدەن بە شێوەیەک بووەتە جێگەی نیگەرانی کەسوکاری شەیدانی کیمیابارانەکەی هەڵەبجە کە وەک ڕەتفعلێک بۆ ئەو بارودۆخی لە کوردستانە هەیە کە بەهۆی ژیانەوە قورسی ژیانەوە پەنابن بۆ ئەوەی کە وەسفی سەدام حوسێن و سەدام حوسێن وەکو بەتەڵێکی حکوومەتدارەتی پیشانبن کە نازانن هەنێک لەو گەنجانە کە لەو سەردەما نەژیاوە نازانن چ زڵم و زۆرێکی کردووە جینۆسایدی کردووە ئەنفالی کردووە خەڵکی هەموو کوردستانی جینۆسای کردووە بۆیە ئێمە وەکو کەسوکاری شەیدان بۆ تەحریمکردنی ئەو وەسفانە پەنامان بردووە داوایەکمان ئاراستەی پەرلەمانی کوردستان کردووە مەجلس سەرخاڵی ئەوەین کە پرۆژە یاسایەک گەڵاڵە بکەین بۆ ئەوەی کە تەحریمی وەسفی سەدام بکرێت و بۆ ئەوەی جارێکی تر کەس جورئەتی ئەوە نەکات کە وەسفی ئەو تاوانبارە بکات. پرسیارە جەوەریەکە ئەوەیە دوای زیاتر لە 30 ساڵی دەسەڵاتی کوردی و حکومڕانی یەکێتی و پارتی خەڵک بۆچی ئاوات بە دیکتاتۆر و ڕژێمێکی ستەمکاری وەک سەدام دەخوازێت کە کیمیاباران و ئەنفالی گەلی کوردی کردووە هاوڵاتیانیش وەڵامی پرسیارەکە دەدەنەوە. سەدام هەزار پیاوی هەبوو یەکێ لەوانە ئەمانە بوون سەدام پیاو بوو سەری ئەشکاندی تیماری شەکر بووە 8 ساڵ حربی عراقیێران بووی سژنەی هێڵا پێ بژیرەی بۆ دنکەش کارتەیەک لەژێرەوە هەموو تۆپ و ڕاجیما هەموو مانگە مەعاش مسۆگەر بوو بایعی مسۆگەر بوو هەتا فڵشەی دانەکەیش بوو ئەمانە نە ئاویان هەیە نە کارەبایان هەیە نە مەعاشیان هەیە نە کارەبای ئیدارەیان هەیە بەس بۆ باخەڵی خۆیانە پێشمەرگە بووم ئیسا هیچی پێشمەرگایەتیم نییە کابرا پێشمەرگە بووە پێشمەرگە نەبووە ئێستا ملیۆنی هەڵەگرێ ئێتر وەزعی ئەو باشترتانی من گوێ نایەنە بە من حکوومەتی هەریەم شۆڕشی کوردی دروست بووە حکوومەتی هەریەم هاتوتە کارەوە لە ئاوات و خۆزگەی هیچ تاکێکی کوردان نەبووە لە چاوەڕوانیەوە بۆ کە خزمەتگوزارێکی باش خوێندنی باش هەلی کاری باش فەرەهەم بێنێ بەڵام بەداخەوە سەرکردەکانی کورد دەستیان داوەتە قاچاقچێتی کۆکردنەوەی مڵک و سامان بە هەدەردانی سامانی ئەم هەریەمە لەوە وا دەکات کە بڵێیت ئەو پرۆژانەی کە لە پێشتر ڕژەمی بەعس کردوێتی بە باشتر ئەشکێتەوە بەسەرم پرۆژانەی کە حکوومەتی هەریەم ئەیکات و یاک و کردوێتی. ڕێکخراو و چالاکوانەکانی بواری جینۆساید بڕیارە سەردانی پەرلەمان بکەن و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخات. هاوڵاتیانش دەڵێن هۆکاری ستایشکردنی ستەمکارانی پێشوو دەگەڕێتەوە بۆ ناعەدالەتی دەسەڵاتی کوردی کە تا ئێستا نەیتوانیوە مافە سەرەتایی و خزمەتگوزاریە پێویستیەکانی ئاو و کارەبا و سوتەمەنی وەلیکار بۆ هاوڵاتیان فەرهەم بکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.